بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێش خۆشحاڵم لە هەفتەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ تاوتوێکردنی ڕکابەری خولەکان، ڕکابەری نیوەی مەوسمەکان، ڕکابەری کۆتایی ساڵی 2024. ئەمڕۆ یەکی دوانزەی ساڵی 2024ە کە یادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامە و لێرەوە من دەمەوێت پیرۆزبایی لە سەرجەم کارمەندان و هاوڕێیان و بەڕێوەبەرایەتی کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم بینەرانی ئەم کەناڵە خۆشەویستە بکەم و سەرجەم بینەرانی وەرزشی بە تایبەتی و هیوادارین ئەوەی کە لە ماوەی ڕابردوو پێشکەشمان کردووە خزمەتێک بوو بێ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئەوەی لە داهاتووش گەرخوای گەورە تەمەنی داینیە، گەرخوای گەورە تەندروست باشی کردین ئینشاءڵڵا بەردەوام بین لە خزمەتکردن و بەردەوام بین لە بەخشینی زانیاریەکان کە من دڵنیام و بە شایدی زۆرینەتانە و زانیاریانەی لای ئێمە دەیبیستن و ئەو شیکاریانەی لای ئێمە دەیبینن نە پاشەکشەکردنی تایە، نە گۆڕینی ئەم دیاودیوی تایە، نە سەرچۆپیگرتنی ڕۆژێکتیایە و دوای تەعزیێباربوونەکەی بڕووبیان و گرتن بێن، نە ئێمە بەواقعی لەگەڵتان ناڕۆین، بەواقعی ڕاستیە موتیپەکانتان نیشانەین کاتێک کە یاریە برێتەوە ناین هاشوشی دنیاکەین و کاتێک یاریکی ژەردۆڕێنی نایەن دنیا کۆتایی پێبێنین، ئەمە جیاوازیە مێلاوانتر. بۆیە لێرەوە من دەڵێم ئینشاءڵڵا پشتیوان بەخوا لە ماوەی داهاتووش ئێمە لە خزمەتکردن بەردەوامەبین بۆیە دووبارە و سێ بارە و چەند بارە پیرۆزبایی لەسەر جەم کارمەندان و بەڕێوەبەرایەتی و بینەران و خۆمان و بە تایبەتی کارمەندانی وەرزشی کەناڵی ئاسمانی پەیامیش دەکەم لەوەی کە ساڵێکی نوێ لە خزمەتکردن بەردەوام بین. و لێرە شۆ پەیامێکی تریشمەیە دەمەوێت بیگێنم، ئەوەیە کە کەناڵی ئاسمانی پەیام جارێکی دیکە گەڕایەوە بۆ ڕۆماڵکردنی یارەکانی خولی نایابی کوردستان. ئەم بابەتە ئێمە هەتا لە بەرامبەرەوە بۆ یاکێشی تۆپی کوردستان و چۆن من جاری پێشوش لە بەرنمەیەکە پێم وتون ئێمە کاتێک ڕۆماڵی یارەکانی خولی نایابی کوردستانمان کرد لە زۆربەی شار و شارۆچەکان کامێرە و مایکمان وجودی هەبوو، ئەم بەرپرسانی ئێسەلێکی تۆپی کوردستان داوامەکەن هیچیان وجودیان نەبوو لێ. ئێمە خزمەتکاریەشی تۆپی کوردستانی، ئێمە هۆکاری ڕەونەقی یاریەکانی تۆپی کوردستان بووین، ئێمە هۆکاری بڵاوبوونەوە گەشەکردنی تۆپی کوردستان بووین، نەگەمانە ئێستا لە ئیتیحادات. بۆیە لە ماوەی ڕابردووەوە بایکۆتمان کرد پاژۆی ئەوان حکمیانە کرد بەس ئێستا کە شتەکە بێتەوە بۆ حاڵەتی تر لەبەرەوەی ئێمە خزمەتکاری وەرزشکارانین، خزمەتکاران یانەکانین و خۆشتان دەبینن یانەکان و یاریزانەکان چەند دڵخۆشن بۆی کە پەیام گەڕاوەتەوە بە ڕۆماڵکردنی یارەکان و ئینشاءڵڵا گەر بەم جۆرە بەردەوام بێ ئێمە هاوشێوەی ڕابردوو لە هەموو یاریگاکانی کوردستان لە هەموو شار و شارۆچەکان هەوڵ دەدەین یارەکان بگوازینەوە و ڕاپۆرتی ئامادەکارەکان بکەین و لە نزیکەوە ئاگامان لە یاریزانەکان و ڕانەرەکانی کوردستان بێت کە ویسیشم ئەو پەیامەتان پێ بگێنم. بێنە سەر یاری خولەکان و تکایە لەگەڵ بابەتی بەرنمەکە بڕۆن با پێکەوە پرسیارەکان تاوتێ بکەین. دێرکلاسیکەری ئەڵمانیا لە نێوان بروسیا دۆرتمۆند و بایر مونیخ بە گۆڵێک بە کۆتات. تا ڕادەیەک من ڕازگۆ بم لەگەڵتان دواتر سێری یاری دۆرتمۆند و بایرنم کردەوە، بە ڕاستەوخۆ سێری یاریەکەم نەکرد و چەند بەشێکی ملەخەسی یاریەکەم بینی. نوری شاهین بەڕاستی یاریکی تاکتیکی بەرزی کرد، بەڕاستی فشارێکی بەهێزی لە بایرن کرد، بەڕاستی بە شێوەیەکی بەهێز ڕوبەڕووی هێرشەکانی بایرن بووە، یعنی وەکو لایانی تاکتیکی بەڕاستی نوری شاهین لە میارەیە بە بڕوای من زۆر گەورەتر بەرامبەر بە کۆمپانی دەرکەوت. بەڵام من کێشەم لەگەڵ گۆڵەکەی بایرنە هەیە، یعنی بەجددی تیپێکی عریقی وەکو بایرن کە خۆتان نەزانن حەزارەتی ئەڵمانیا لە تۆپی پێیا چۆنە و سەقافەتی ئەڵمانیا لە مرۆڤ دۆستی و لەوە و لیتی لەمانەی کە ئێمە بینیمانە بە ڕووکەش کردوێتی چۆنە و ئێمەش بینیمانە چەندین حاڵەتمان بینیەوە لە ڕکابەری تۆپی پێیە ئەڵێن ڕەوشت پێش یاریکردن. لە کاتی لێدانە ڕاستەوخۆکەی بایرن پێما بە شلۆتربەرکە کە لێدانەکە بەریەکەوێ یانی لە ناو ناوچەی سزایە کەوتو، بەڵام بایرن کۆڵ نایە دەچێتەوە گۆڵی تەعادولی خۆی دەکات لە کاتێکە سەلامەتی لە پێشەوە حاڵەتەوە.
کە من ئەم قسەم هەبوو لەسەر یاری بایرن وەکو یاریکردن وەکو تاکتیکیش من نوری شاینم زۆر بە دڵ بوو و زۆر بە بەهێزی دەرکەوت بەڵێ کۆمپانیش کاری جوانی کرد تاوەکوێستە لەگەڵ بایرنە و بایرن لەسەر ڕێگەیکی ڕاستە بەڵام من گلەیم لە شازی گۆڵەکەی بایرن نیە. سەبارەت بە بەرشەلۆنە پێشەوەی بچمە سەرەوەی خۆتەنزانم ڕۆ لیڤەر و مانچستەر سیتیمان هەیە. سەبارەت بە بەرشەلۆنە چەند قسێ بکەین و چەند وەستانێ بکەین. من جارێکترم پەیامە دووباراکەمەوە. بەرشەلۆنە لەسەر ڕێگەیەکی ڕاستە. بەرشەلۆنە یەکەم ئامانجی دەرخستنی یاریزانە لاوەکانی لاماسیایە بۆ ساڵانی داهاتووی بەرشەلۆنە لەبەرەوە بەرشەلۆنە لەسەر ڕێگەیەکی ڕاستە. دووەم کاری بەرشەلۆنە ڕکابەریکردنە لەسەر بردنەوەی نازناوەکان. بەڵێ بەرشەلۆنە دەیەوێت ڕکابەری بکات و لە تواناشیدا هەیە ڕکابەری بکات. نەک بردنەوەی نازناوەکان ڕکابەریکردنی نازناوەکان. ئێمە ئەو ئەهلەنین یاخود ئەو کەسەنین کە لە فوتبۆڵ بۆ جۆرە حاڵیبین مانگی دا هەنگی بردننی نازناو بژێڕین. مانگی دا تیب یەکلا بکەینەوە لەوەی چیەکە و چی ناکە. مانگی دا ڕایەنەر دوورخینەوە و ڕایەنەر بکەین بە فەیلسوف. نە. بۆ هەموو شتێ ئێمە وتومانە لە فترەی عەدادی تیپەکەەوە دەست پێەکەین مێرکاتۆی تیپەکە و ئەو قسانەی کە سەرۆکییانەکە و کاریگەڕیانەکەیکەن لەبەروی ئامانجی تیپەکە چیە لە وەرزی ئەم ساڵە. بەرشەلۆنە هیچ کاج لەم ئامانجانەی نییە کە محەلیلە پرۆفیسۆرەکانی کورد بۆ بەرشەلۆنەیان کردووە بەی ئامانجێک لاوانی نەبوو بۆی دەبینن و تا بەرشەلۆنە لە دۆخی ئاسایی خۆیەتی. بەرشەلۆنە ئەم ساڵ بۆ سەسۆنا دۆڕاوە بە ڕیال سۆسیدا دۆڕاوە بە لاس پالماس لە نێو یاریگای خۆی دۆڕاوە. طبعا دیقەت بدەن لەم یاری لاس پالماس ئەستا من دەچمە سەر لایەنی هونەری و دەچمە سەر واقعیش. بە بڕوای من کەوتم بڕوای من یعنی ئەمە بەس ڕای شەخسی خۆمە. عیلاقەی بەوە نییە من بە یاسا پێ و بڵێم وایە و بەوە وایە و بیسە پێنم بەسەر نە. بە بڕوای من ئەو حاڵەتی بەرکەوتنەکەی کۆبارسێ بە بڕوای من پەنارتی بوو. لەدانی پەنارتی بوو بۆ بەرشلۆنە نەگیرە. بە بڕوای من هیچی تر. ئەوان بێم شیکاری بۆ بکەمەوە تەحکیمەوە نە. بڕوای منە. بەڵام با ئێمە بین بپرسین ئایا بەرشەلۆنە لەگەڵ لاس پالماس لە یاریگای خۆیە داوای ئەوە بکە پەنارتی بۆ نەگیراوە بۆ یەکسان بێت؟ ئەمە تیپی ڕکابەریکردنی نازناوە؟ ئەمە تیپی پاڵەوان بوونە؟ نە. بەڵام ئەبێ ئێمە لەم مەفهومەتی کەواتە چینەوە سەر قسەکەی من. بەرشەلۆنە ئەمساڵ بۆ ئامانجەکانی خۆی وڵایە لەسەر ڕێگەیەکی ڕاستە. هیچ کێشەیەکی نییە بەرشەلۆنە لە یاریگای خۆیان بە لاس پالماس دۆڕاوە. زۆر ئاساییە. چونکە بەرشەلۆنە ئامانجی وەرزی ئەمساڵی دیاریکرا و لەسەر ڕێگەی بەدیێنانی ئامانجەکەیەتی. ساڵی داهاتوو تۆ وەرە محاسەبەی هانزی فلیک کە لەسەر هەموو دۆڕانێ، لەسەر هەموو یەکسانیە، لەسەر هەموو بردنەوەیکی زەعیف، لەسەر ئاست خراپی هەموو یاریزانێ. ساڵی داهاتوو بۆ هەیە ئەم بەرپرسیارەتیانە هەمووی بی بەسەر شانی هانزی فلیکا. بەس ئەم ساڵ نە. چونکە ئەم ساڵ ئێمە بە دوو یاریان لا خەڵەتین. ئێمە دەزانین ئەم بەرشلۆنە ئامانجی چییە وە بە پێی ئێمەش تەعامل لەگەڵ بەرشلۆنەیەکەین. بۆیە یاری لاس پالماس دۆخێکی ئاسایی بوو و وەکو بینیشتان یعنی من زۆر کەس گلەیەوە کە ئەم تیپ شێواز یاریکردنی ئەم تیپ شێواز یاریکردنی. با من پێتان بڵێم یەکێک لە خەسڵەتەکانی ئەوەی هانزی فلیک ئەوەیە کە باسی ئۆفسایدە سەرکەوتۆکەی ناکەم کەیکا کە لە چەند یاریەکە سەرکەوتوو بوو بەڵام مۆتای بینن ئەوە چەند یاریە ئینفیراد لەسەر بەرشلۆنە دروستە بێت. یعنی بەجددی عیبەیە بۆتی بە ئینفیراد گۆڵی لەسەر تۆمار کرێ. بۆتی پێشۆک ڕیال مەدرید، بۆتی پێشوەکو بەرشلۆنە، وەکو لیڤەرپوڵ، وەکو مانچستەر سیتی، وەکو میلان و بە ئینفیراد لەسەر تیپ عیبەیە. تەواو ئەوە تۆ یاری کلاسیکۆ چەند یاری بەیار پێبردەوە یاری کلاسیکۆ پێبردەوە وازی لێبێنە تەواو پلانە تەواو سەرکەوتو نابی چونکە و خین چێنن. ماقولە لاس پالماس دو ئینفرادی لەسەر دروستکە گۆڵە لەسەر تۆمارکە. ئەبێ واز لەمە بێنی. تۆ تاوە ئامانجێکت هەبوو بۆ پلانی ئۆفسایدە بەرزە سەرکەوتوو بووی. هەر لەم بەرنامەیە من چەند گەڕەت پێ دومە ئەمە کەتیب لێ حاڵی بوو گورزی پیسی لێوە شوێنە یاری چەلسی تۆتنانم بە نمونە بۆیە ناو نەتوانێکە 5 گۆڵەکە چەلسی لە ناو تۆتنانە. بۆیە
ئەم شێوازە کە تۆ بەردەوامی لەسەری دوای شکست دەربەردەوامی لەسەری و باجەکەیتی. شێوازی گۆڵکردنی بەرشەلۆنا ئەوەی کە هانزی فلیگەیکە شێوازێکی دیاریکراو نییە. هەر یاریە و بە شێوازێک بە گۆڵەکە، یاریە بە لێدان، یاریە بە چوونە ناو ناوچەی سزا. بەڵێ بەرشەلۆنا خەسڵەتێکی باشیە لە جیجم پرێسین، لەوەی کە بەبێ تۆپ فشار بکاتە سەرتی بۆ بتوانێت تۆپ وەرگێتوانێت، لەوەی کە بتوانێت دووبارە هێرشی پێ بنیاد بنێتەوە لەوەی گۆڵی لەسەر تۆمار بکە، کەمە خەسڵەتێکی باشە بۆ هانزی فلیک. بەڵام وەکوتر گۆڵەکان شێوازێکی دیاریکراو نییە. ئەو گۆڵانی کە بەرشەلۆنە دەیکا من پێ دەڵێم، من وەکو پێم وتی خەتای هیچ کەس ناکەم، ڕاستیەکەت پێڵم، نە شێوازی تیکی تاکەیە، نە شێوازی پۆزیشنال پلەیە، نە شێوازی جیگم پرێسە و گۆڵانی بەرشلۆنەیکە. ئەو گۆڵانی بەرشلۆنەیکە هێرشی ڕاستە و خۆیە. هێرشی ڕاستە و خۆ هەمانە و ستایلەیە کە کارلۆ ئەنشلۆتی لە ڕیاڵ مەدرید تەطبیقیەکە، کاردانەوەیە بەرامبەر بەوەی کە هێرشێک بیرتانیە تۆماس تۆخێڵی وچی ئەیوو ئێمە ڕیاڵ مەدرید جیاوازی ڕیاڵ مەدرید لەگەڵ تیپەکانی دیکەوەیە 10 سانیە پێشەوە نازانی گۆڵە لەسەر تۆمارەکە، 10 سانیە پێشەوە نازانی گۆڵ لەسەر تۆمارەکە. هانزی فلیک ئەمە تەطبیقەکە لە بەرشەلۆنەیە، هەمان ئەم حاڵەتە. 10 سانیە پێش ئەوە تۆ نازانی کە بەرشلۆنە گۆڵ لێ تۆمارەکە، بەڵام لە مایەوە 10 سانیە بەرشلۆنە گۆڵەکەی خۆی تۆمارەکە. لەبەر و گوێ لە هەموو قسەیەک مەگرن و گوێ لە هەموو ڕووزانەوەیەک مەگرن، واقعیەتی تیپەکان وەرگرن وەکو خۆی. بەڵێ هانزی فلیک هەیمەنەتێکی جوانی یاوە بە بەرشەلۆنە، کەسایەتیشی گەورەی داوە بە یاریزانەکانی قوتابخانەی لاماسیا و کۆمەڵە ستایلی یاریکردنی جوانی فێری بەرشەلۆنە کردووە و بەرشەلۆنە لەسەر ڕێگەیەکی ڕاستە. هانزی فلیک نهاتووە کاکە 300 ملیۆنی سەرف کردبێتەوە بەرپرسیارێکی لەوەی وڵات تۆ نابێ یاری لاس پالماس بدۆڕێنی، وڵات تۆ نابێ یاری ئۆساسۆنا بدۆڕێنی، وڵات تۆ نابێ یاری مۆناکۆ بدۆڕێنی لە چامپیۆنز لیگا. بۆ نمونە تۆ بێ ئەم ساڵ ئەبتاڵ بەری، تۆ بێ ئەم ساڵ لیگە بەری. کەی ئەم داواکاریە لە هانزی فلیکە کرێ؟ ئەو کاتەی کە تۆ هاتیت مەرکاتۆیەکت بۆ کرد بە دڵی خۆی، بۆ نمونە 5 یاریزانەیەنا بۆم پێگاتەی، نەک هەمووی قوتابخانەی لاماسیا ئەو یاریزانانەی پێشووی بەرشلۆنە بێ کە لە تیپە ماوە تەنها یاریزانێکی بواتەوە کە دانی ئۆڵمۆیە، ژارێ یاریەکە 2 یاری ناکە. ئەو کاتە تۆ توانی ئەمە لەسەر هانزی فلیک حساب بکەیت، بەس نەک بەم بارودۆخەوە ئەمە لەسەر هانزی فلیک حساب بکەیت. جا ئەمە لەسەر بەرشەلۆنەوە کوتم ئەمە طبیعیە، شتێکی زۆر ئاسا. ئەمڕۆ ڕیاڵ مەدرید یارەکەی خیتافی دەکات ئەتلێتیکۆ مەدرید. بەڕاستی سیمیۆنی ئەگەر 2 ساڵی بێ لە ئەتلێتیکۆ مەدریددا و بەم ستایلە بەردەوام بێ، وا دەکات لەوەی کە لە ڕابردوو بە سیمیۆنیمان و تو هەمومان لی پاژێز بینەوە. چونکە ئێمە دەزانین ئەتلێتیکۆ مەدرید مێژووی ئەتلێتیکۆ مەدرید پێش سیمیۆنی مێژووەکە، لە دوای سیمیۆنیەوە مێژوویکی ترە. ئەتلێتیکۆ مەدرید ناوی لە لیڤڵێکەوە چۆتە زۆر لیڤڵێکی باڵاتر لەگەڵ سیمیۆنیە. بۆیە من ئەگەر چی چەند جاری ڕەخنم لە سیمیۆنی و شێواز یاریکردنەکەی گرتووە، بەڵام من پێم وایە ئەم ڕەخنەگرتنانە ناحەقی من لەبەرەوەی ئەتلێتیکۆ مەدریدی پێش سیمیۆنی ئەتلێتیکۆ مەدریدێکەوە ئەتلێتیکۆ مەدریدی سیمیۆنی ئەتلێتیکۆ مەدریدێکی ترە. لەم پێوەرەوە ئێمە ناتوانین زیاتر ڕەخنن لە ئایندەچی بگەین. وەکو تیشم ڕیاڵ ئەمڕۆ یاریک بەرامبەر بە خیتافی ئەنجام دەدات، گەر بێتەوە میارێ بەرێتەوە، گەر بێت و یاری داهاتووشی بەرێتەوانێ. ڕیاڵ مەدرید نازناوی لیگەی لە دەست نەدا پاش یاری کلاسیکۆ، بەڵکو 2 خاڵ پێش دەکەوێت لە ڕیزبەندی خولی ئیسپانیا، کە ئەمە زروفە. من پێشتریژم قسەیم پێوتن وتم ئەم ساڵ ئەبێ ئێوە لە مواقعەتێ بگەن، تۆپی پێ گۆڕاوە، تیپەکان دەدۆڕێن، ژمارەی دۆڕانەکان زیاد بێ، لەبەری پەستان لەسەر یاریزان زۆر، بۆ یاریکردنی یاریزان زۆر، بۆ یاریکردنی یانەکان زۆر، بۆ پاڵاوەلەنتیەکان زۆر، بۆ هەمووشی بە پێکاتی سەرێکی و یاریەکە. بۆ ئێمە وا دەکات تیپ تووشی ماندووبوون بێ، شکستت زیاتر بێ، واتە تۆ شکستت زیاتر بێ و ڕوبەڕووی شکست بیتوانێ. طبعاً ئەمڕۆ یاریکی گرنگمانەیە لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی. حەز دەکەم قسێکی لەسەرکەم و برنەوەکەی شەوی ڕابردووی ئەرسناڵیش بەرامبەر بە وەستام کە برنەوەیکی تایبەت بوو بۆ تیپەکەی ئارتێتا. کاک شێرزاد دەڵێ پێم سەیرە کاک محەممەد، بەرشلۆنە لە ساحەی خۆی دۆڕاوە، هاتووی ستایشی دەکەی لە کاتێکدا یاری سێڵتا ڤیگۆش حەقی دۆڕان بۆ حەکەم غەدری لێ کرد.
ئەزانی بۆ من ستایشیەکەم کاک شێرزاییان با من پێت بڵێم من وەکو ئەو کەسانە نیم کە بێن بە هاشوشی بەرشەلۆنە تێ بکەون و بەرشەلۆنە ئەمساڵ واکە و ئەمەی کە خۆی دانێ بە خەبیری بەرشەلۆنە ئەمەی کە خۆی دانێ بە ئەندەری بەرشەلۆنە ئەمەی کە خۆی دانێ بە پرۆفیسۆری بەرشەلۆنە من ئەزانم هەگوی بەرشەلۆنە چییە و من لە دیوی خودی هانز فلیک و خودی لاپۆرتە و خودی یانەکەەوە من بەرشەلۆنە دەبینم لەوەی کە بەرشۆنە ئەمساڵ ینی من چەند گەڕێت ئەوەی کە بینەری ئەم بەرنامەیە بێزانەیە شایدیوم بۆیە من وتومە بەرشەلۆنە ئەم ساڵەڵێ چی دەرخستنی قوتابخانەی لاماسیامە خاڵی یەکەمە کامە جێبەجێ بۆ لایەن زیفلیک کەواتە ڕێگەیەکی ڕاستە دووەم ڕکابەریکردن لە بردنەوەی نازناوەکانەیە بەرشۆنەوە دەگاتە قۆناغی دااتوی چمپیۆنزیک بەرشۆنە تا دو ساتەکان لە ڕکابەری لیگەیانمێنێتەوە جامی شای ئیسپانیا لە بەردەمە کاتە لە مەشال لەسەر ڕێگەیەکی ڕاستە سێهەم تۆ ناتوانانی و بەرپرسیارەتێ گەورەی بەسەر بەرشەونەیە بڵێ کاکەوەرە ئەمە ئەو بەرەوە چونکە تۆ مێرکاتویکی گەورە بۆ نەکردو لەبەرەوە بەڵێ ڕەخنەی لێگرم لەوەی کە بە هەمان جۆری یاریکردن هاو ڕوبەڕووی لاسپالماس بەوە دەبێت واز لەم یاریکردنەوەی واز لەم شێوازە ئۆفساید دەبەرزە بێنێ لەبەری تەواو کۆتاییان تیپەکان دەزانن گورزە پێ بۆشێنن لێ تۆ پێشتر گورزە پێوەشان بەڵام ئێستا ئەوان گورزە لێوەشێن بەڵێ ڕەخنە لەمە دەگرم بەڵام ستایشی وشەکەم وە لە هەمان کادا من تێگەیشتم لەوەی کە سەردەمی تۆپی پێ گۆڕاوە زۆر ئاساییە تیپەکان لە وەرزێکا 5-6 شکستیان توش بێ و ئەم شکستانی بەرشۆنەش بە شتێکی ئاسایی دەبینم. کاگامانجان سپاس دەکەین پیرۆزبایی ساڵیادی کەناڵی کردووە کاکبیلال ئەڵێ بەرشۆنە ئاسی دابەزیوە یاری بە ئۆفساید فەشەلێنا بەڵێ مەش باسمان کرد لەوەی کە فەشەلێنا کاتیەوە نییە باپێ هەنی یاریە دەک بکرێ کاگاوکاریە دەژی شوێ بکرێ دەژی فای خۆ بکرێ ڕامەدیت خۆی یاریزانی پێنی یان زاریزانی سەرێکی بخاتەنەوە یەدەجی چی بکە نا بەڵام ئەنشڵۆتی زۆر جوان باسی لە کۆنگرەکە باسی لەوە کردوتی ئێمەمە بە کۆمەڵە بێ بە کۆمەڵ چارەسەریکەین بەڵێ پاپێ لە بارودۆخێکی زۆر خراپە بارودۆخێکی دەرونی زۆر خراپیە بەڵام یاریزانی سەرەتای وەرز بە مرۆری زەمان ئەمە هەر چارە سرە بێ بەڵام ئەگەر یەدەگرێ بەخوا کەس نییە یەدەگی بێ ئۆفسایدی بەرشۆنە فەشەلێنا بەچ پێ وەرەک مێسی پاڵێراوە بۆ بردننی زەبێست من ئاماژەم بۆ کردووە زیەکەم خۆلا کاونتەکەی خۆشم پۆستم کردووە ئەسڵەن فیفا کە ناوی میسی خسۆتە ناو بربژێرانی زەبێستەوانێ ئەوە لە کەدارکردنی شکۆی میسیە و بۆ لێدانە لە شکۆی میسی بەڵکو ئەوان لە ڕووی بازرگانی و لە ڕووی بزنس و لە ڕووی ناوەکە و ئیشیان بە ناوی مێسیە کەرامەتی و شخصیەتی مێسی زۆر زۆر لە فیفا بەرزترە بۆیە بەم جۆرەکان یەکەین ئەینا هیچ پێوەرێک نییە بۆی کە مێسی لە ڕیزێ و پاڵێوراوانەیە بکە بۆ باشترینی خەڵاتی مانگەڵ بژێراون پێوەری خولی ئەمریکی خولێکی یعنی خۆشتان چاگەزانن کە شێوازی چۆنە بەڕێوەچوونی چۆن ێسش لەسەر سیستمی یاری باسکە و پلەی ئۆڤەر ڕێوەچێ کە یعنی خولی ئەمریکی شتێکی پێودانجێکی وای نییە و ئینتەرمیامی هەر دەرکراوە لە قۆناغی دووەمە و لە قەزە کوپا ئەمریکاش بێ ئێوە هەمووتان کوپا ئەمریکای 2021تان بینی باشترینی ئەرجنتین لاوتارۆ مارتینێز بوو باشترینی پاڵەوانێتەکە جێمس ڕۆدیگێز بوو ئەمانە زەمبی میسی نییە فیفا ئیشی بە میسیە من زۆر ڕازگویانە قسە بکەین ئێمە میسی تاوانی نییە کە لە ناو بەربژێرانەیە میسی تا ئێستاش زەبێستەکەی پاری پۆز نەکردووە ئەسڵەن مێسی خۆی فیفای وەلا ناوە هیمالی کردووە ئیتر هەر چۆنێکە چۆن نییە من ئەمە نازانم بەڵام مێسی تاوکو ێستا ڕسمێکی زەبێستەکەی پاریشی پۆز نەکردووە فیفا ئیشی بە مێسیە میسی تاوانی نییە کە لە ناو بەربژێرانە گەندەڵێکە لە فیفایە میسی داما بڵێ چی هیچ زەمبێکی میسیتیان نیە ڕیال مەدرید بەرەو شوێ وەڵا بەرەو یاریەکەی خیتافی بۆی ساعت 6:15 یاری بکەن گرنگی بە خولی بژاردەی عەلاق بدەن گرنگی بە خولی چی بین باسی ئەو پەنارتیەکەین کە کەس نەیزانین چۆن لەسەر هەولێرە ژمار کرا ئەو جیازی کە ناوژیانەکە یاری بایرن و دۆرتمۆند لەگوێ بوو بۆ چی بوو ئیسفادەی چی بوو بۆ قورعانەکان نەبی دیقەتم نییە وەها پێم وتن من هەموو شتەکان زۆر بە سەراحەت لەگەڵ بینەرەکەی خۆمان وتم یاری بایرن و دۆرتمۆند دوایی لێم بینیەوانێ تێگەیشتی لە برات
سیری یارەکەی ئارسناڵ و وێستان بکرد یعنی بەجددی بەبینیۆ بینیمەوە نازانم بەس زەبەت مەقسەی جەنابیشە چییە سەباسی بایرن و یاخود باسی لیڤەرپۆڵ و ئارسناڵ یاخود لیڤەرپۆڵ و مانچستەر سیتی دەکەین کاکە سیامەند سڵاو لە تۆش هەروەڵا کاکە کازیان پریمەر لیگ من پێم وایە یەکی 12 یەکی یەکلا بێتەوانێ کاگیواڵێ کاک محەممەد تاجێت خاڵید نەبێ قەدرت نازانین جێگەی شانازی بۆ کەسانی کارەتی وەرزشم نەگارێتە بوونی گیرفان پڕکردن و پلۆپۆستی ناشەیسە پرسیارێک بۆ چیانەی چێڵسی لێرشبەرێکی ڕاستەقینە جێگەی خاڵێ خۆت دەزانینە پاژەوە مسەرمەی پێشوو وەک درۆگبا و ئەنێلکا و شفچینکۆ و دیوگۆ کۆستا و فرناندۆ تۆرێس و پاتۆ و دیمبابا و ئۆلۆف جیرۆ و هیگوین و سامیلیتۆ و کامێرۆنی و سالمۆن کالۆ و ئەدەی بەخوای گەورە لە هەموو کاگیوە لە زۆربەی زۆری ئەو ناوانەی نووسیوتن ئەو جاکسۆنە لەوان چاکترە بەڵام پەلە مەکە ئێمە وتومانە لەسەر چێڵسی نابێ پەلە بکەیت تۆ زۆر پەلەتە بگەیتە چێڵسی 2012 زۆر پەلەتە بگەیتە چێڵسی 2008 نابێت ئەمە غەڵەت ئەبێ پەلە نەکەی وردە تۆم چێڵسیا بینی کاک حەسەن ئەڵێ بۆچی جێگیری ئاسی بەرشلۆنە بەرز و دابەزینە لەبەرەوەی تیپەکە بەم جۆرە خوازیێ هەرو نەهاتوتە بەردەم فلێک کە بەم جۆرە بێ کاک پێشەواڵێ بە بڕای من ئەم ساڵ ئەتلێتیکۆ نازناوی خول دەبات کاگێ من عەلەیکوم سەلام کاگێ من سەرەتا قسێکم کرد لەسەر کلاسیکۆی ئەڵمانیا کاکە پێشەوام ساڵ ئەتلێتیکۆ نازناوە بە هەرچەند کاتی بەسەر ڕشتۆ بەس شەوی دۆڕانەکەی ڕیال بەرامبەر لیڤەرپوڵ پۆستێکرد کەوتە دەنشلۆتی دوو جار باست و جارێک بەنجام دۆڕا حەز دەکەم تۆزێک لەسەرەوە بابەتە قسە بکەیت بەسەر چاو من بۆ ڕاهێنەرە گەورەکان کە من پێ دەڵێم ئەم ڕاهێنەرە گەورەیە ڕاهێنەری گەورە نابێ بیان و بێنێتەوە لەوەی یاریزانێکی پێکانە نابێ بیان و بێنێتەوە لەوەی تیپەکەی وە ئەبێ هەوڵ بدات بە باشترین شێوە خۆی بگونجێنێ بە بڕوای من ئەنچیلۆتی لەگەڵ یارەکەی لیڤەرپوڵە نەیتوانی بەرگەی و فشاری لیڤەرپوڵ بگرێت ڕاستە کۆمەڵە حاڵەتی یاری هەبوو نەگەر ڤینیسیۆس وجودیە وایە گۆڵدەویە و پەنارتیم باپێ گۆڵ باە بەڵام ئەمانە بیانون کە من ئەڵێم دوو جار بە پلان دۆڕا لەبەرەوەی لە جێمی دووەم لیڤەرپوڵ کاتێک زانی ڕیال مەدریت فشارەکانی پوچەڵم فشارەکەی زۆر کرد بەڵام ڕیال مەدریت بۆ مرتەدەکانی ئامادە نەبوو بۆ شەڵگەڕاوەکان ئامادە نەبوون وەکو پێویست ئەگەرچی گۆڕانکاری کرد و هەوڵی گەڕانەوەی دا بەڵامەر سەرکەوتو نەبوو کەواتە بە کۆی گشتی یاریکردن لە یاریکردنە دوو جار ئارنی سلۆت سەرکەوتوو بوو بەسەر کارلۆ ئەنشیلۆتیا وەکو ئەو نەوەت خولەشی یاریە و سێم جاری ژۆک و ئەنجامەکە سەرکەوتنی بەسەر ڕیال مەدریت دایانە و ئێمە لێشی ڕناکەین ئەڵین تاکتیکیەن ئەنچیلۆتی شکستی بەرامبەر بە ئارنی سلۆت دێنا ناڵین ڤینیسیۆزی سابە بوو ناڵین کارفا خاڵیتیانە بوو ناڵێ لابین ئەڵین و مەڵێنی تیا نە ئەژڵین و باپێ پەنارتی فەوتان بەڵکو ئەڵین دوو جار ئەنچیلۆتی بە تاکتیک شکستی خوارد کاک ساڵە دەستی تۆش خۆش کاگاکۆڵێ قسێگێ زۆر بڵاوە بێتەوە ڕۆژنامەی چوروپیان دەرەوە گوێت لێ بۆ دەڵێن کارە و ترسنۆکار کا دیارێک کورە قسەیە سواوە کاگاکۆ هەرگونا حەجای بیتەوە قسێکی سواوە بێت تۆ بچی گوێ لە گواردیۆلا بگری گوێ لە یۆرگن کلۆپ بگری گوێ لە سەرۆکانی تر بگری کایە ئەو کورد هەر وایە کاکە خۆمانی دا ئاهەنگی برنەوەی نازناوی لیگا و چامپیۆنز لیگ بوو پێکەوە لای مەجموعەیە کوان دیار نەمان کەس باسی ناکە ئێوە بیرتانە سەرەتای وەرز چۆن باسی ئینریکی و بارکۆلاکرا کورە مباپێ ڕۆی نەجاتیان بوو وەرن سەری ئینریکیکەن چیەکە وەرن سەری بارکۆلاکەن چیەکە وەرن سەری دیمبڵیکەن چیەکە و ئێستا ئەوەی باز نەبێ نەباسی ئینریکیە نەباسی بارکۆڵایە حیچ وای تۆ گوێ بۆ قسانە مەیە و هیواڵە زۆر ئاساییە باسی خولی ئیتالی لە بەرنامەیەکی تایبەت یکەم کاکەیوان ڕاستە فەرمیێڵە فلێک لەسەر تەڵی ئۆفساید بەردەوام بێ هیچ بە هیچ ناکە بەسەر چاو باسی خولی ئیتالیشەکەین دەچمە سەر یارەکەی لیڤەرپوڵ و مانچستەر سیتی ئەمڕۆ یاریکی تایبەتمەند لە پریمەر لیگ چاوەڕێمانە ڕاستە یاری بەهێزی ترمان هەیە مانچستەر یونایتد و ئێڤەرتۆنمان هەیە تۆتنام و فوڵاممان هەیە چەڵسی و ئەستۆن ڤیڵامان هەیە و لە ئیتالیا یوڤیل چیمان هەیە و کۆمەڵە یاری بێزمان هەیە ئینتەر و فیۆرنتینامان هەیە ناپۆلی و تۆرینۆ ئەتڵەنتا و ڕۆما ینی یاریەکان زۆرن لە ئیسپانیا ڕیال مەدرید و خیتافی ڕیال بیتس و ئەتلەتیک بلباو کۆمەڵە یاری زۆر بێزمانێ بەس من بە تایبەت دەمەوێت لیڤەرپوڵ و
مانچستەر سیتی بە نمونە وەربگرم گواردیۆلا یاری مەوسمەکەی خۆی ئەنجام دەدات چونکە هیچ کەس لە سیتی پێویستی بە تەنها یەک سەرکەوتن نییە سیتی دێتەوە سەر ڕێچکەی بردنەوەکان بەس نازناوەکانە باتەوە تۆزێ غامزە ئەمساڵ بەڵام سیتی دڵنیابن لەوەی یەتەوە سەر ڕێچکەی بردنەوەکان ئێستا بە دوای ئەو یەکەم سەرکەوتنەیەگەڕێ جا ئەگەر بێت و ئەو یەکەم سەرکەوتنە لە یاریگای ئانفیلد لەسەر لیڤەرپوڵ بێت کە من هەرگیز بڕوا ناکەم ئەمە جوانترین و بەهێزترین کار دەبێت بۆ تیپەکەی گواردیۆلا وە جوانترین خەڵاتی یاریزانەکانە بێت کە پێشکەشی گواردیۆلا بکەن پاژنەوەکردنەوەی بۆندەکەی لەگەڵ مانچستەر سیتی بۆ دووەرزیتە ئەگەر بێت و ئەو سەرکەوتنەی کە مانچستەر سیتی پێویستێتی لە یاری ئەم شۆوە دەست پێ بکە کە بە تایبەتی بەرامبەر بە لیڤەرپوڵە لەبەرەوەی هەم ڕکابەریەک گێڕێتەوە هەم لە بەرامبەر گەورەیەکە مانچستەر سیتی شکۆی خۆی دێنێتەوە پێمان دەڵێ و چەند یاری ڕوویدا بارودۆخێک بوو تێپەڕی و ئێستا ئێمە ئامادەین بەڵام من کارەکەم زۆر لاقورسە بەڵام دڵنیابن لەوەی مانچستەر سیتی هەموو هەوڵێک دەدات وەکوی گواردیۆلاش لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە باسی کرد وتی ئێوە شێوازی پرسیارکردن نازانن بۆ من گرنگ نییە بزەبت بە لە یاری لیڤەرپوڵ بەرمەوە بۆ من گرنگە بگەڕێمەوە سەر ڕێگەی سەرکەوتن و بەردەوامی بەم بە ڕێگەی سەرکەوتنەکان ئەگەر لە لیڤەرپوڵیش نەبەمەوانێ گرنگە دوای یارەکەی لیڤەرپوڵ من ڕێگەی سەرکەوتم دۆزمەوە لەسەر سەرکەوتنەکان بەردەوام بم بۆی لە ڕکابەریا بمێنمەوە خۆ تۆ گرنگ ئەوە نییە تۆ یاری لیڤەرپوڵ بەری تەوانێ و دواتر دیسان و شکستی تر بین چونکە بەمە هیچ بەهیچ ناکەی ئەم قسەی گواردیۆلا زۆر مەنتەقیە زۆر واقعیە بەڵێ مانچستەر سیتی هەموو هەوڵێک دەدات هەموو ڕێگەیەک تاقی دەگاتەوە بۆی کە ڕێگەی سەرکەوتن دۆزێتەوە بەرامبەر با لیڤەرپوڵ لە بەرامبەریشدا لیڤەرپوڵ ئەمڕۆ بێ کۆناتێ و کۆناتێ تووشی پێکان هاتووە و نازانێت گۆمێز یاخود کوانسا لە شوێنی کۆناتێ بەشداری دەکات و ئارنۆڵ گەڕاوەتوانێت پێگاتی لیڤەرپوڵیش تا ڕادێکی زۆر کاملە بە چاو پێگاتی مانچستەر سیتی پێکانەکانی مانچستەر سیتی پێگاتی لیڤەرپوڵ زۆر کامڵە و ئارنی سلۆت تەنها تاقیکردنەوەیکی گواردیۆلا ماوە کە ئەنجامی بە پاش ئەم تاقیکردنەوەیە تۆپی پێ بەم جۆرەیە من پاژەم تاقیکردنەوەی گەربێتەوە شەو لیڤەرپوڵ بیباتەوانێ نیگەرانیم لە شتێک هەیە نیگەرانیم لەوە بێ 9 ساڵی زێڕینی کلۆپ 9 ساڵی خزمەتی کلۆپ بە لیڤەرپوڵ 9 ساڵی ئەم تەبان ئەمەش تیپەکەی کلۆپە ئەمە بەرهەمەکەی کلۆپە ئەمە ئەو شێوازەی کلۆپە بەڵام بەڵێ کلۆپ کۆمەڵێ وردەکاری ئەخیر هەبوو خۆشی زۆر ئاشکرا لە زستانی ڕابردووتی وتی من وزەم نەماوە واتە ناتوانم تریش لەگەڵ ئەم مەنزومەیە بکەم ئافەرم پیاوی ژیر لەبەرەوەی کەزانی تشکیلەکەی باشە بەس ئەم ناتوانێت ئیشی تریان لەگەڵا بکە بۆیە بڕیاری ڕۆشتنیدا کەسێکی تراتە شوێنی ئەگەر بێت و ئەم شەو لیڤەرپوڵ لە مانچستەر سیتی بەرێتوانێت هەمووان کلۆب لە یاد دەکەن باسە بێ بە باسی ئارنێ سلۆت هەموو ناوەکانە بن بە سلۆت ئەو 9 ساڵە خزمەتەی کلۆب ئانی ناو بەناو ئێمەمانان باسی نەکەینەوە کەس باسی ناکاتەوە بەڵام بەڕاستی ئافەرمارنی سلۆت کە بە شێوەیەکی زۆر جوان لیڤەرپوڵی ڕایەناوە کەرەسەکانی بە هەموو پێوەرەکان ئامادە کردووە یاریە کلیلی سەرکەوتنی جۆنسە یاریە کلیلی سەرکەوتنی سۆبۆسلای یاریە کلیلی سەرکەوتنی دیازە یاریە کلیلی سەرکەوتنی گاکپۆیە چەند یاریەک لەسەر کلیلی سەرکەوتنی محەممەد سەلاحە تۆکمەی هێڵی بەرگری ئارنۆڵد و برادلی ینی سێریکەم برادلی خاڵی لاوازی لیڤەرپوڵ بوو لە یارەکەی ڕێڵمەدیدا بەڵام بوو بە خاڵی بەهێز چیرەری گۆڵپارێز بۆیە یاری لوتکامومان بە تامەزرۆیەوە چاوەڕێیەکەین و هەردووکمان لە دوو شتاتیای ماوین ئایا گواردیۆلا دەگەڕێتەوە یاخود ئارنی سلۆت درێژە بە وەرزە ئەفسوناوەکەی لیڤەرپوڵ دەدات و پاش بردنەوەی سیتی وەکو پاڵێوراوی یەکەمی پرێمەر لیگ خۆی دەناسێنێت چونکە وەکوتم بۆکسندەی زۆر گرنگە یەکی یەک ئەگەر لیڤەرپوڵ پارێزگاری لەم جیاوازیە بکە بە ڕێژەی لە 170 ئازناوی پرێمەر لیگ بۆ خۆی دەستەوەرەکە شکاری وەرشین پێشکەشکردن شاد و کامرا من خواتان